Good afternoon, everyone. I think you've seen the pictures of that. تۆ ئاگاداری وێنێ و مناڵی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وێنەکەی بڵاو بوویەوە کە لە دەریاداخنکە بیرمە لەم شوێنەوە من لە ئێوەم پرسی ڕێگایەک هەیە بۆ هاوکاریکردنی خەڵکی کۆبانێ و گرێسپی و جەزیرە و عەفرین کە زۆربەی ئەم شوێنانە لەلایەن یەپەگە و کۆنتڕۆڵ کراوە. وەڵامی ئێوە نەخێر بوو. من دەزانم ئێوە یارمەتی هاوڕەکانی سووریا ئەدەن لە عێراق بەتایبەت لە دهۆک و تورکیا و ئوردونیش. چ شتێک ڕێگرە لەوەی ئێوە هاوکاری ئەم خەڵکانە بکەن لە ناوچەکانی وەکو کۆبانێ و گرێسپی، چونکە ئەم شوێنانە تەواو کاول بوو خەڵک هیچی نەماوە پشتی پێ ببەستن. دووشت ڕوون دەکەمەوە، بەڵام هیوام وایە وەڵامەکەی ئێمە بۆ تۆ نەخێر نەبوو بێت. تقریبا باشە ئەوەی ئێمە قسەمان لەسەر کردو ئەوەیە کاتێک ئەم شوێنانە ئازادکراون لەلایەن وەک تۆ باست کرد یەپەگە و هێزەکانی تریش و لە داعش پاکراونەتەوە بگەرێتەوە دۆخی ئاسایی کە بتوانێت حکوومەتێکی کراوە و گشتگیر بێتە ئاراوە. ئەمە ئەوەیە کە ئێمە چەندین جار باسمان کردووە کە کاری گرنگ ئەوەیە کە حکومڕانی باش و کاری بەهێزکردنی کۆمەلگای مەدەنی دەست پێ بکات. وەک تۆش زۆر بە دروستی وتت دەستکەوتی ئەم ڕزگارکردنە ئەوەیە کە یارمەتی ئەوانە بدات کە دەیانەوێت بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. دەربارەی باکووری سووریاش بە دیاریکراوی بەڕاستی ناوچەیەکی زۆر پرگرفتە. وەک عێراق نییە لە ڕووی ئەوەی کە بتوانین هاوکاری ڕاستەخۆ بگەینە خەڵک، بەڵام ئەوە بابەتێکە کە ئێمە هانی و هێزان دەدەین کە لەسەر ئەرز هەن کاری زیاتر لەم پێناوەدا بکەن. بەڵام کەسانی مەدەنی پێویستیان بە هاوکاری هەیە. هاوڕام لەگەڵت وە ئەوە بەشێکە لە هەوڵەکانی ئێمەش. بەڵام ئەگەر ئێوە بەردەوام بن لە پێدانی هاوکاری بە ئاوەرەکانی سووریا لە عێراق و تورکیا و ئەوانەی ناو سووریا فەرامۆش بکەن، ئەوە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئێوە هانی ئەوە دەن کە ئەم خەڵکانە وڵاتی خۆیان بەجێ بێڵن و ڕوو لە دەرەوە بکەن، چونکە لە دەرەوە دەتوانن هاوکاری وەربگرن بەس لە ناوخواانە. چەندین جار ئیداری مەدەنی ئەو ناوچانە واتە کانتۆنەکان ئیتر کە ئێوە دانی پێدا بنێنیان نا ئەوان لە ئەمری واقعدان و کاروباری ڕۆژانەی خەڵک بەڕێوابن. ئەوان داوای هاوکاری لە ئێوە ئاکەن و دۆخێکی ئابووری خراپ لەو ناوچانە هانی خەڵگەدا کۆچ بکەن، نەک بەتەنیا داعش. بێگومان کە ئەوە داعش و ئەسەدن پاڵ بۆ خەڵکەوە دەنێن بۆ کۆچکردن. ئەسەد کە ڕۆژانە بە شێوەی درڕندانە خەڵکەکەی خۆی بردومان دەکات، دەتوانم ژمارە و خەڵکانت پێ بدەم کە ڕۆژانە بەدەستی ئەسەد دەکوژرێن. بەڵام ئەو قسەی تۆ زۆر ڕاستە لەو ڕۆوە کە ئامانجی سەرەکی و گرنگ ئەوەیە کە دۆخێکی وەها لە ناوخۆدا دروست بکرێت بۆ هەندانی ئاوارەکان تا بگەڕێنەوە. بەڵام پرسیاری منەوە بوو کە بۆچی ئێوە ئەمە ناکەن، بەتایبەت لە کۆبانێ کە ڕێک لەسەر سنوورەکەیە لە تورکیاوە نزیکە و ئەتوانن هاوکاری خەڵکی ئەو ناوچانە بکەن. وەگوتم ئێستا ئەوەی کێکە لە هەوڵەکانمان من شتێکی دیاریکراوم بەردەست نییە دەربارەی ئێستای کۆبانێ، بەڵام ئەوەی تۆ باستکردی کێکە لە پێنج خاڵەکە کە دیاریمان کردووە دژی داعش. وەڕاستەکەیت کە ئێمە نەمان کردووە لە عێراق و ئەو ناوچانەی کە ڕزگار کراون.